بەناوی خی گەۆ میرەبان ئایزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دەروی یاریگایە مەلای ئەوی خۆشەویستان بەرنامەی ئەمجارە تایبەت دەبێت با قسەکردن لەسەر پاڵاونەتی جامی کیشوەرەکان کە دێمین پاڵاونەتی جامی کیشوەرەکان لە ڕۆژی شەمە لە وڵاتی رووسیا یارەکانی دەست پێ دەکات بۆ قسەکردن لەسەر ئەم پاڵاوانێتیەش میوانداری هاوڕێی خۆشەویستم دانەوەسڵان ڕۆژنامەنووسی وەرزشی کردووە دانەجان جارێکتر سواسی ئامادەبوون یەکەم لە بەرنامەکەمە سەرکەوتوو سپاس بۆ تۆش سەرەتا راپۆرتێکمێ دوای راپۆرتەکە دێمە و یەک ڕاستەخۆ دەست پێ دەکەین خۆشەویستان سەرەتا حەزەکەم بە راپۆرتێک بیرۆکەی چۆنێتی دامەزانی جامی کیشوەرەکان هەروەها ئەو پاڵەنتیانەی کە لە ماوەی ڕابردوو بەڕێوە چوون گوێبیستی بین و دواتریش تەواوی قسە لەسەر پاڵاونەتی ئەمساڵ و هەروە جامی کیشوەرەکان بکەین. ڕۆژی شەمە لە کاتژمێر 6 ئێوارە بە فەرمی یارەکانی پاڵاونەتی دێمین جامی کیشوەرەکان دەست پێ دەکات کە پاڵاونەتی ئەمساڵیش کۆمەڵێک هەڵبژاردەی بێستەیدا بەشدارن و کۆمەڵێک هەڵبژاردەژۆک و ئامادەکاریەک بۆ یارەکانی مۆندیالی 2010 رووسیا بەشداریان لەم پاڵاوانێتێدا کردووە. مێژووی جامی کیشوەرەکان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کە بیرۆکەی دانانی ئەم جامەش لالانی چێتی تۆپی سعودیەوە بوو کە وەک ڕێزگرتنێک بۆ مەلیکی ئەوکاتی سعودیا کە مەلیک فەهد بوو بڕیاریاندا کە پاڵاوانەتێک ڕێک بخەن و لە یەکەم پاڵاوانەتیشدا 4 هەڵبژاردە بەشداریان تێدا کرد و پاڵاوانێتێکەشیان لە ڕیاضی پایتەختی سعودیا بەڕێوە برد. دواتر لە ساڵی 1995 جارێکی تر پاڵاوانێتێکە ئەنجام درا و کە ئەم جارەشیان هەر لە ژێر ناوی مەلیک فەهددا بوو. بەڵام لە ساڵی 1997 کاتێک بڕیاریاندا پاڵاوانێتێکە دەست پێ بکەنەوە ئەم جارەیان فیفا بە فەرمیدانی بەم پاڵاوانێتێدا ناز و لەو کاتەشەوە فیفا لە نزیکەوە سەرپەرشتی پاڵاوانێتێکەدا دەکات و لە دوای ساڵی 2023ەوە فیفا بڕیاریدا بە فەرمی ئەم پاڵاوانێتە بکە بە 4 ساڵ جارێک و لە هەر ساڵ جارێک پێش بەڕێوەچوونی یارەکانی مۆندیال لە وڵاتە بەڕێوە بچێت کە مۆندیالی تێدا ئەنجام دەدرێت. یەکەم پاڵاوانەتی جامی کیشوەرەکان هەردوو هەڵبژاردی ئەرژەنتین و سعودیا گەیشتنیان بە یاری کۆتایی مسۆگەر کرد کە تێیدا ئەرجەنتین بە 3 گۆڵی ڕۆدریگێز و کانیجیا و سیمیۆنی بەرامبەر با گۆڵێک بۆ سعودیا توانیان سەرکەوتن بەدەست بێن و یەکەم پاڵاوانەتی جامەکەشیان بردەوە. دواتر لە ساڵی 1995 کە بەمان شێوە سعودیا میوانداری پاڵاوانەتەکەی کرد دانیمارک توانی ببێتە پاڵەوان پاژەوەی بە 2 گۆڵی بێبەرامبەر لە ئەرژەنتینی بردەوە. لە ساڵی 1997 جارێکی تر پاڵاوانێتێکە ئەنجام درا و ئەم جارش هەر لە سعودیا یارەکانی بەڕێوە چوو. بۆ یەکەم جاریش بەرازیل بەشداری لەم پاڵاوانێتێدا گرت کە لەم پاڵاوانێتیەشدا یەکەم گۆڕانی بوون بە فەرمی بەهۆی سەرپەرشتیکردنی فیفاوە ڕوویدا کاتێک 8 هەڵبژاردە بەشداریان تێدا کرد و دابەشکران بە سەردوو کۆمەڵەدا. بەرازیلیش لە یەکەم بەشداریکردنی توانی لە یاری کۆتایی بە 6 گۆڵی بێ بەرامبەر لە ئوسترالیا باتەوە کارێکە لە ڕۆناڵدۆ ڕۆماریۆ توانیان هاتریک لە یارەکەدا تۆمار بکەن و بووە پاڵەوان. دواتریش لە ساڵی 1999 لا مەکسیک یارەکانی ئەنجام درا و تێیدا لا یاریکی بێزدا مەکسیک بە بردنەوەی لا بەرازیل بەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ بووە پاڵەوانی جامی کیشوەرەکان. ساڵی 2001ش پێش ئەنجامدانی مۆندیالی 2002 لە کۆریا و یابان ئەو دوو وڵاتە پێکەوە میوانداری جامی کیشوەرەکانیان کرد کە ئەم جارشیان 8 هەڵبژاردە بەشداریان تێدا کردبوو کە بریتی بوون لە پاڵەوانی سەرجەم کیشوەرەکان. لەم پاڵاوانتێشدا فەڕەنسا بۆ یەکەم جار لە مێژوویدا نازناوەکەی بەدەستێنا کاتێک بە گۆڵێکی پاتریک ڤێرا لە یابانی بردەوە. لە ساڵی 2023 جارێکتر پاڵاوانتێک ئەنجام درایە و ئەم جارەشیان فەڕەنسا بووە بە پاڵەوان کاتیدا بە گۆڵێکی بەبەرامبەر لە هەڵبژاردەی کامێرۆنیشی بردەوە. لە ساڵی 2005ش ئەڵمانیا کە میوانداری مۆندیالی 2006 بوو میوانداری جامی کیشوەرەکانی کرد کە لە یاری کۆتاییدا ئەرژەنتین و بەرازیل لە یاری سوپەر کلاسیکۆدا بەیەک گەیشتن. تێشیدا بەرازیل توانی بە ئەنجامێکی گەورە سەرکەوتن بەسەر ئەرژەنتیندا تۆمار بکات و بۆ دوم جار لە مێژوویدا بێتە پاڵەوان. ساڵی 2009 هەردوو هەڵبژاردەی بەرازیل و ئەمریکا بەیەک گەیشتن کە تێیدا بەرازیل لە یاریکی دراماتیکیدا بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە ئەمریکای بردەوە و بوو بە پاڵەوانی جامی کیشوەرەکان. 2013ش بەرازیل هەر وەک پاڵەوان مایەوە وەک چۆن خاوەنی زۆرترین نازناوی مۆندیالە بە ئەمان شێوەش هەڵگری زۆرترین نازناوی جامی کیشوەرەکانیشە کە لە یاری کۆتایی لە یاریکی بەهێزدا لە خاکەکەی خۆیدا بە 3 گۆڵی بێ بەرامبەر لە ئیسپانیای بردەوە و
بووە پاڵەوانی جامی کیشۆرەکان بۆ چوارەم جار لە ئامێژوویدا. لە پاڵاونەتی جامی کیشۆرەکاندا بەرازیل و مەکسیک زۆرترین بەشداریانەیە کە 7 جار بەشداری ئەم پاڵاونەتیەتیان کردووە و بەرازیل بابردنەوەی 4 نازنا و پێشەنگی گرتووە. هەروە مەکسیکیش هەڵگری تەنها نازناوێکە. هەریەکە لە هەڵبژاردەکانی نیوزیلەندا و ئوسترالیاش کە پاڵاونەتی ئەم ساڵدا بەشدارن 4 جار بەشداریان کردو و ئەڵمانیا 3 جار بەشداری هەبوو. کامێرۆنیش کە لە پاڵاونەتی ئەم ساڵدا بەشدارە 3 جار بەشداری کردووە. ئەوەی ماوەتەوە بوترێت پاڵاونەتی ئەمجارە لە وڵاتی ڕووسیا لە 6 یارەکانی دەست پێ دەکات و لە 2 کۆتایی بە یارەکانی دێت کە سەرجەم یارەکانیش لە 2 کاتی جیاواز بە پێی هەرێمی کوردستان بەڕێو دەچێت کەویش کاژمێر 6 ئێوارە و کاژمێر 9 شەو دەبێت. بەوە دەست پێ دەکەم ئەوەی کە قسەیەکی باو بێت لە بینی خۆمانە کە لە دانیشتەکانی خۆمانە باسی لەکرێت بۆی کە عەرەب نەیتوانی ئیزافەیەکی بێ بەڵام ئەم پاڵەوەنتی کە فیفا دانی پیاناوە سعودیەکان دامەزرێن بیرۆکیان بۆ ڕێزگرتن بۆ لە مەلیک فەهد و لە کۆتایی شایستە بۆ بە پاڵەوانێتی کیشوەری فیفاش دانی پیاناوە ئەو کاتەش بڕوان ناکەم بیانەوە بێ بڵێن بە پارە ئەمایان کڕی ئەمیرنەوە زۆر عەزیم بوو لە بواری وەرشا و کابرا لە ئاسیا زۆر حەزەکەم قسەیەک لەسەر جامی کیشوەرەکان ئەم بیرۆکەیە کە لە عەرەبەوە لە سعودیەوە بە تایبەتی هاتوو ئەم بیرۆکەی وەرگیرە ئێستا پاڵەوانتیشی فەرمی فیفایە. بەڵێ خۆی کاک محەممەد پێشتر هەبوو ئەم پاڵەوانتیە بەس وەکو ناو لێنان وەکو ئەو ئاگای بڵین ئەو ئاگایی فیفاکە بۆ ئەم پاڵەوانێتیە هەیە نەبووە دەنا لە پێشووترا لە یادی مۆندیالە 50 ساڵی مۆندیالە لە ئۆرە گوای پاڵەوانتێکی یا شێوە ڕێکخراوە لە نێوان پاڵەوانی کیشوەرەکان لە ئەوروپا ئەمە کراوە بەڵام وەکو دان پێدانان وەکوەوەی کە ببێتە پاڵەوانێتیە کە هەڵبژاردە پاڵەوانەکانی کیشوەرەکان کۆبکاتەوە کە بە هەمان وێنەی جامی کیشوەرەکانی یانەکانە ئەم پاڵەوانێتیە لە ساڵی بڵین 90 ئیدی بە تەواوەتی فیفا کردی بە فەرمی و دواتریش وەک بینیمان لە سعودیەش بردیە دەرەوە. سەرەتا لە سعودیە میوانداری کرا هەڵبژاردە جیهانیەکان بە زۆر بەینەوە ینی بە ئاگایەوە زۆر بە گرنگیەوە بەرەوڕووی ئەم پاڵەوانێتیە نەچوون بەڵام دوجار گەیشتناوەی کە بەڵێ ئەم پاڵەوانێتیە گرنگە و لە ئێستاشا زۆر گرنگە و بۆک خۆم خۆشت پێش بەرنامەکە باسمان لە گرنگی ئەم پاڵەوانێتیە کرد ئەشێت لە ناوەخنی بەرنامەکەی زیاتر لەسەرەوە بدوێن کە ئەم پاڵەوانێتیە بۆ هێندە گرنگ بوو کەواتە ئەو بیرکردنەوەی شازادە نەواف و دواتریش ناونانی پاڵەوانێتەکە بە ناوی شافەهدەوە کە هەمووشمان نەزانی شافەهد چی بۆ وەرزش کرد و چەند کاری مەزنی لە وڵاتی سعودیا کرد و دوجاریش یەکێک لە 5 گەورەترین یاریگاکانی جیهانی تەوپێ کە یاریگای شافەهدا هەر بە ناوی خۆیەتی کە 100,000 هەندەری شەکرێکەوەتە سعودیە خزمەتی بە تۆپی پێکرد بەڕاستی خزمەتی بە وەرزش کرد و شتێکی پێشکەش بە جیان کرد کە لە ئێستا جیهانی تۆپی پێ و فدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی پێواتە فیفا سوپاسگوزاری وڵاتی سعودیە بۆ دەستەبەرکردنی ئەم پاڵەوانێتیە کە لە ئێستاە ئەم پاڵەوانتیە دەهەمین پاڵەوانتی بەڕێوە ئەچێ و بۆتە پاڵەوانتێکی گەورە کە من بۆ خۆم پێم وایە زۆرێک لە وڵاتان سوودی زۆری لێبین بۆ بەشداریکردنیان لە مۆندیال کە دواتری ژار وەک گوتم لە بەرنامەکە ئیشەڵا قسەی ئەگەر ئێمە باسێک لە پێوەری بەشداری یا خود ئەو پاڵەوانتیانە بکەین کە لەمەوە ڕابردووە ڕێوەچوون کە نۆ پاڵەوانتی ڕابردووە بەرازیل هاوشەوەی باڵادەستی بەسەر جامی جیهانیە لەمەشا باڵادەستیە بۆ نمونە پاڵەوانی سێ پاڵەوانەتی لە سەرێکی ڕابردووە کە خۆی لە خۆیان ینی دیفاعکردن لە نازنا و لە پاڵەوانتیەکانە زۆر گرنگە بە تایبەتی لە بەرازیل ئەمە هەیە لە مۆندیالی شاکردوێتی بەڵام لە جامی کیشوەرەکانە بە 3 جار کردوێتی بەڵام لەم پاڵەوانەتیە ئامادەی نییە چۆن بیانی بەرازیل گرنگەکەی گەیشتە ئەم پاڵەوانەتیە کە بەم شێوە گرنگی پێبا لە کاتێکدا ئەوەی کامێ بپرسم بۆ نمونە ئەو هەڵبژاردانەی تر کە ڕکابەری بەرازیل لە مۆندیالە ئەڵمانیا و ئیتالیا هێشتا وەکو پێویست هیچ ئاوریان لە تایبەت ئەڵمانیا شێ دەگەل لە بەرنامەکە بچیتە سەر باسی ئەڵمانیا ئەوە دوایی لە کۆمەڵی دووەماچی بێگومان بەرازیل هەمیشە بۆ تۆپی پێ ئامادەیە من لە مۆندیالی 2014 قسەیەکم کرد کاتێک بەرازیل بەرامبەر ئەڵمانیا تووشێ و دۆڕانە بوو
وتم لە لای ئەڵمانیا ئەگەر بەرامبەر بەرازیل بدۆڕا زۆر ئاسایی بوو لە بەرەوەی بۆ مۆندیال 2010 هەوڵیایە بەڵام لە لای بەرازیل بۆ مۆندیال 2010 هەوڵیش باتەوە مۆندیالەکەش بەرێتەوە بەڵام ئەو کارە ساتە بۆ 100 ساڵیکە لە مێشک و لە نەوە بەنەوەی بەرازیلەکان ناڕوە ئەمە کێشەکەیە جیازێکە ئەمەیە لە لای ئەڵمانیا زۆر ئاسایی بوو ئەو یا دیاریان بدۆڕانە بە بەرازیل شەڕی پلەی سێمیانە کرد و دواتریش هەوڵیانەیە بۆ مۆندیال 2010 بەڵام بەرازیل و یارێ بە ئەڵمانیا دۆڕا پلەی سێمیشی بە هۆڵندا دۆڕان کەواتە ئەمە جیاوازەکەی بەرازیل ئەتوانین لەو بینە ئەوە بڵێن کە بەرازیل واتە تۆپی پێ و تۆ پێشواتە بەرازیل بۆیە بەو شێوەیە بێ ینی ئاوا پورس بێ لەسەری ئەی بۆ ئەڵمانیاوە تا تۆ پێنەوێ و تۆ پێشواتە تۆڵی ئەڵمانیا بدۆڕێ بەلایەوە ئاساییە بۆ ئەو بەلای ئاسیە عقلێتەکەیە ئەڵمان بەس تۆپی پێ بڵێ ئەڵمانیا هاتووە چەندین مۆندیال بەشداری کردو دوو مۆندیال لە بەرازیلیش کەمتر بەشداری کردو بەڵام لە بەرازیلی زیاتر هەم یاری هەیە هەم گەشتنی بە قۆناغی چوارگۆشەی زێڕینەیە مەخسەم لە قسەکەیە بۆیە کاتێک کە بەرازیل هەر بوتیان پاڵەوانێتیە ئامادەیە بۆیە لەنەوە حۆتا کاتێک کە بەشداری کرد بۆ ئاستە بەرزەوە ڕۆناڵدینۆی پێشکەش کرد و کۆمەڵ یاریزانی مەزنی پێشکەش کرد ئەگەر مەکسیکی 9 نەبووە بەرازیل 9 بەدەستێنایە ئەگەر ئەو شەڕە گەورەی تورکەکان نەبووە لەگەڵ بەرازیلە کە لە 2001 کردیان و بەرازیلیان هیلاک کرد بەرازیل لە چوە یاری کۆتایی کێبەرشەی فەڕەنسا شێ کرد بەرازیل بە بەردەوامی ئامادەیە بەردەوامی هەڵبژاردەکانی خاتە ناو کێبەرشکێ گەورە و قورسەکانەوە بەڵام ئەڵمان جۆنان بۆ ئیتاڵیا جۆنایەبەوە بەڵام فەڕەنسا بگرە وەکو بەرازیل یاریەکە فەڕەنساش هەمان عقلێتی بەرازیلێ بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتەکان بەڵام ئەڵمانیای 96 کە پاڵەوانی ئەوروپا بوو 96 کە بەشداری جامی کشوەرەکانی کرد بە زۆر بەشداری کرد بە پێگاتەی چوارەمەوە بەشداری کرد ئۆلیڤەرکانی تیا بوو لەگەڵ لۆتەر ماتیۆس کەسی کەیتیانە بوو 2003 ئەڵمانیا بانگێش کرایەوە وەکو دومی مۆندیال دوای بەرازیل چکە بەرازیل پاڵەوان بوو پاڵەوانی کۆپا ئەمریکاش بوو کەچی ئەڵمانیا بەشداری نەکرد تورکیا چوو بەشداری کرد مەخسەم لە چێ کاک محەممەد شێوازی بیرکردنەوەی بەرازیلەکان لە تۆپی پێ لە تۆپی پێ لە بەرازیلە وەرزش نییە ژیانە هەناسەیانە ئەم شتە لە بەرازیل لە ئەرجنتین ئەم شتە هەیە ئەمان تۆپی پێ بووە بە هەناسەیانیان عنی لەوە دەرچووەکە وەرزش سیر کرد بەڵام لە لای ئەوروپیەکان نا ئەمە جیازەکەی ئەمریکای لاتینە لەگەڵ ئەوروپا بۆیە چەندی جاریش منم قسەم کردوتەوە پێش بەرنامەکەش وتم باڵادەستی ئەوروپا لە جامی جیانەکانە وای کردووە کە لە ئەمریکای لاتین هەڵبژاردە نەمێنێ یاریزانی ئەستێرە هەیە یاریزانی سوپەرستارەیە بەڵام کاتێک ئەم یاریزانانە پەککە خرێن ناڵن یاری بکرێن بە پلان و بە تەکتیک سەیەکەی هەڵبژاردەکان لە بەرێکەڵەوەشن بەشداریکردنی بەرازیل لەم پاڵەوانێتیانەیە هەمووی سوودیە بوو تەنها ئەوە نەبێکە لە 2013 بەشداری کرد بۆ بەرازیل لە 2013 میوانداریکەری مۆندیالی 2014 بوو منم قسانەی کە ئەیکەم هەموویم لە کاتی خۆیان وتووە و خۆزگە لە ئەرشیفی تەلەڤیزۆنەکانی شەوا بوو چکە من خۆم ئەرشیفی خۆم کۆناکەمەوە بەداخەوە بەڵام ئەم قسەم چەندین جار کردووە بەرازیل کە لە یاری کۆتایە لە ئیسپانیای بردەوە لویس فلیپی سکۆلاری بە جۆرێک لە غرورێتەوە بە لوودبەرزیەوە قسەی کرد باجەکەی لە یاریەکەی هۆرزبێتیایە کە حوتێک بە ئەڵمانیا دۆڕا بەڕەحمکردنیشەوە وتیەوە ئێمە پاڵەوانی ئەوروپا و جیانمان کوتی بە زەویە کە ئیسپانیا وتی ئێستا تاکە هەڵبژاردەیەکە بێ لە ئەوروپا کە لە مۆندیالە ئەویشە کوتین بە زەویە ئەڵمانیا ئەویشتان بۆ کوتین بە زەویە بۆ ئەوەی هەمووان بزان کە بەرازیل هەڵبژاردەیەکی مەزنە باجی بردنەوەی جامی کشوەرەکانی 2013 لە مۆندیالایی بەو پێکاتە سینناروی لە 2009 و 2005 ژادووارەکە بێگومان ئەمە کێشەکە ینی لە بەرامبەر ئەوەیە ئۆلیڤەر بێرۆف کە بەڕێوبەری هوەری هەڵبژاردەی ئەڵمانیایە لە 2013 گەشتی کرد بۆ بەرازیل لەگەڵەوە هەڵبژاردانەی کە بەشداریان کرد وتیان بۆ گەشتەکەی تی حەزمە کرد هەڵبژاردەی ئێمەش لە پاڵەوانێتێکا باە بەڵام دوایی کە لە پاڵەوانێتێکەوە گەڕایە بڵێ وتی چی وتی خۆشحاڵ بووم کە ئێمە لەو پاڵەوانتیا بەشداریمانە کرد چونکە ئێمە پلانی خۆمان بۆ مۆندیال 2014 ئازانین وتیان چی وتی لە 2014 وەڵامتانینەوە بوو لە 2014 چون دوورگەیشیان کڕیەوە ئەڵمانیا تەنها یەکگەیهی نەبوو یەختە بوو کە خۆیان ڕێیان بە ڕۆژنامە نووسانیشە بچنەوە بەر کەس بۆی نەبوو بچێت بۆ لەبەرەوەی لە پێش یارەکەی ئیتاڵیا
هاندەرانی بەرازیل کارێکیان بە یاریزانانی ئیتاڵیا کرا تا بەیانی نیانێش بخەون لە پێش یارەکەی ئۆرەگوای ئۆسکار تاپ ئارێزیان لە ناو مەسعەدا هین کرد سجن کرد نیو سعات مەسعەدیان کارەبایان لەسەر کوژانەوە دێگۆ فۆلان قسەیەک لە کۆنگرە ڕۆژنامە نووسێکەیە کارەبایان لەسەر کوژانەوە ئەم شتی وابێ لە بەرازیل نەخێر لە یاری کۆتایە پێشەوە یارێکە بەڕێوە بچێ هەرچی شتەکانی یاریزانانی هەڵبژاردەی ئیسپانیا بوو دزرا پیکێ ئەڵێ مۆبایلەکەم داناوە لەگەڵ هینا قسەم کردووە لەگەڵ شاکیرایە قسەم کردووە ڕۆشتومەتە دەرەوە ڕۆشتومەتە حەمامەکە هاتوومەتەوە مۆبایلەکەم نەماوە جلەکانم هەمووی براوە ئەمە دەرونی یاریزانی هەڵبژاردەکانی تری بەرامبەر بەرازیل ڕووخات بەڵام لە مۆندیالە ئەڵمانیا چی کرد ئەم شتەی نەکرد ڕێ خۆی دوورخستەوە بۆیە کاتێک کە ڕوبەڕووی بەرازیل بووە هیچ کاریگەریک و هیچ ترسێکی شتەکانی تری لەسەر نەبوو لە بەرامبەر بەرازیل بۆیە وتم پاڵەوانێتی جامی کیشوەرەکانی 2013 پاڵەوانێتیکی تری بۆ بەرازیل دەسەبەر کرد بەڵام مۆندیالی 2014 لە دەستا لە ئێستاە ئەڵمانیا هەڵگری ناسناوی مۆندیالی 2014 باشە بەڵام ئەو قورسایی نێیاوە بە جامی کیشوەرەکان تێمەگەی ئەم قورسایی نێیاوە بە جامی کیشوەرەکان بۆ لەبەرەوەی ئەڵمانیا جامی جیانی بەلاوە گرنگترە کاک محەممەد زۆر باش نەک جامی کیشوەر زۆر باش با من کۆتا پرسیار لەسەر مێژووی جامی کیشوەرەکان بکەم دواتر بچینە سەر هەڵبژاردەکانی ئەم ساڵی بەشدار ئەتوانین بڵین لە ئاستی پاڵەوانتیەکانی فیفا جامی کیشوەرەکان گرنگجێشی ئەو تۆی هەیە ینی نەک بڵین بە نیوی مۆندیال با بڵین بە چارێکی مۆندیال بۆ هەڵبژاردەکان مۆندیالی بچووکراوەیە کاک محەممەد دووسێ خاڵی زۆر گرنگەیە لەم پاڵەوانتیە یەکەم شتەوەیە ئەو وڵاتی کە ساڵی داهاتوو مۆندیال میوانداریەکە ئایا ئامادەیە یاریگاکانی ئامادەی ئەمنی فرۆشتنی شێوازی بلیتەکان شێوازی ڕێخستنی پاڵەوانێتێکە ئەمە زۆر زۆر گرنگە دوو بۆ فیفا خۆی باشە چکە هەموو ئامادەکاریەکانەکە ئەجا لە دوای ئەم دوو خاڵە کە پێیوەستە بە فیفا و گرنگی پاڵەوانێتێک لە مامشانێ ئەجا ئەو هەژەڵ بژاردەی کە چانسی بەشداریکردنیانەیە چۆن خۆیان ئامادەکەن بۆ مۆندیال لەم پاڵەوانێتیەوە لە مۆندیالی بچووکەوە بەرەو مۆندیالی گەوراڕۆن بەڵام بەو مەرجەنا من ئەوە لێرەوە ئەیڵێن بەو مەرجەنا کە بەرازیل لە 2013 تووشیەوە هەڵە گەورەیە بوو هەڵی خۆی بوو ڕوونەکردوانێک عقلیەتی بەشداریکردن نێچێتە بالفعل کە سکۆلاری تووشیە و لە خۆباییە بوو چکە هەمومان بینیمان چی بە ئیسپانیا کرد ئیسپانیایی دوای 29 یاری نەدۆڕا بۆ ئیسپانیا بەرازیل تووشی دۆڕانێکی کرد بە چ شێوەیە بە گاڵتە جاری یعنی ئەو گۆڵەی نیمار کردی و کاتە منەوە کاتە نیمار زۆر مناڵیش بەڵام وتم ئەوە عقلیەتی یاریزانی بەرازیلیە سەی نەیمار چەند عقڵە لە ناوچەی ئۆفسایدا بوو یەک هەناو هاتە دواوە تۆپەکە گەشتە قاچی کردی بە شوای گۆڵەکەی کاسیاسە و شوێنی کە کاسیاسی شیلی بەڵام سکۆلاریە بوو بۆ مۆندیال زۆر باشتر هەڵبژاردەکەی ئامادە کردە ئەجا لەسەر و هەمووەمانەشەوە کەس چاوەڕێ ناکات لە رووسیا هیچ بکات بەڵام رووسیا هەلی ئەوەی هەبوو کۆمەڵە یاری بکات دۆستانە باشە ئەجا لەم پاڵەوانێتیەشا لەسەر یاریگای خۆی لەبەر دەمی جەماوەر و هاندەری خۆی جارێکی تر باشترەوێ بۆ ئەمە چانسێکی ترە کە فیفاە بۆ وڵاتی میوانداری مۆندیالەکە بۆ ئەوەی خۆی باشتر نمایشکە و چانسی باشتری هەبێ بۆ بەشداریکردن لە پاڵەوانتیە گەورەکە کە مۆندیالە زۆر باش ئازیزانم راپۆرتێکی دیکەمان هەیە لەبارەی ئەو دوو کۆمەڵەی کە یارەکانی جامی کیشوەرەکان ئەنجامدرن دواتریش لەگەڵ کاکەدانەر باسی تەواوی کۆمەڵەکان و ڕاباسی هەڵبژاردەکان و پاڵێوراویان بۆ ڕکەبەریکردن لەسەر نازناوەکە دەکەین بینەرمامن پاڵەوانەتی دێمین جامی کیشوەرەکان لە وڵاتی رووسیا هەشت هەڵبژاردە تێیدا بەشداریان کردو کاریەکە و نوێنەری کیشوەرێکن و دابەشکراون بە سەردوو کۆمەڵەدا لە کۆمەڵی یەکەمدا پێگاتون لە 4 هەڵبژاردە کە تا ڕادەیەک لەم کۆمەڵەیەدا ڕووسەکان و پرتوگالەکان باڵادەستن و هەڵبژاردەی مەکسیکیش بەیەکێک لەو هەڵبژاردانەدا دەنرێت کە ڕکابەری ئەم دوو هەڵبژاردەیە کۆمەڵی یەکەم پێگاتۆ لە هەڵبژاردەکانی رووسیا کە رووسیا وەکو میوانداری پاڵەوانێتەکە بەشداری لە جامی کیشوەرەکاندا کردو و ئەمەش یەکەم بەشداریکردنی رووسیایە لاری دەستپێکیش رووسیا بە نیوزلەندا دەکات کە نیوزلەندا بۆ 4 جارە لەم پاڵەوانێتیە بەشداری کردو وەکو پاڵەوانی ئۆقیانوسیاش نیوزلەندا ئامادەی لەم پاڵەوانێتیەدا هەیە هەڵبژاردەی سێمی ئەم گروپە هەڵبژاردەی پرتوگالە بە سەرکردایەتی کریستیانۆ ڕۆناڵدۆ کە یەکەم بەشداریکردنی پرتوگالیشە لەم پاڵەوانێتیەدا ئەمەش
پاژەوەی پرتوگال لە ساڵی ڕابردوو توانی لە فەڕەنسا بێتە پاڵەوانی جامی نێتەوەکانی ئەوروپا پاژەوەی بە گۆڵێکی بە بەرامبەر لە یاری کۆتایی لە کەڵەشێرەکانی فەڕەنسای بردەوە. چوارەم هەڵبژاردەیەم گروپەش هەڵبژاردەی مەکسیکە کە 7 جار بەشداری ئەم پاڵەوانێتی کردو و 1 جاریش بۆتە پاڵەوان تا ڕادەیەک ئەزمموی مەکسیک لە سەرجەم هەڵبژاردەکانی تر لەم پاڵەوانێتێدا بەهێزترە بۆی ئەوەی زۆرترین بەشداریکردنی هەیە ئەمەش بۆی ئامادەنەبوونی بەرازیلەوە. کۆمەڵی دووەمی جامی کیشوەرەکانیش چەند هەڵبژاردەیەکی بەهێزی لەخۆ گرتووە لە گرنگترینیان ئەڵمانیای پاڵەوانی گیانە کە بۆ 3ەم جار لە جامی کیشوەرەکان بەشداری دەکات. ئەگەرچی ئەڵمانیا یەکێکە لە بەهێزترین هەڵبژاردەکانی گیان بەڵام لە پاڵەوانتی ئەم جارەدا یواکیم لۆفێڕانەری ئەو هەڵبژاردەیە بڕیاریدا با پێگاتەی لاوە بەشداری بکات ئەمەش لە پێناو دیاریکردنی کۆمەڵێک یاریزان بۆ مۆندیالی 2018 رووسیا. بۆی ئەمەشەوە ئەڵمانیا لە ڕکابەری بردنەوەی نازناوەکە بە ڕێژەیەکی زۆر هاتوۆتە دواوە. ئەشتوانین بڵین بەهێزترین هەڵبژاردەی ئەم گروپە لە ڕووی پێکاتەوە هەڵبژاردەی شیلیە کە شیلی وەکو پاڵەوانی کۆپا ئەمریکا بەشداری لەم پاڵەوانتیەدا کردووە. ئەمەش پاژەوەی 2 پاڵەوانتی لە سەرێکی کۆپا ئەمریکای بردەوە لەسەر حسابی ئەرجەنتین و ئەمەش یەکەم بەشداریکردنی چیلی دەبێت لە پاڵەوانتی جامی کیشوەرەکان با سەرکردایەتی ئالێکس سانشێز و ئارتۆرۆ ڤێدا. یەکێکی تر لە هەڵبژاردەکانی ئەم گروپە هەڵبژاردەی ئوستورالیە کە 4ەم جارە بەشداری دەکات. ئوستورالیەکانیش وەکو پاڵەوانی ئاسیا بەشداریان لەم پاڵەوانیتیەدا کردووە. ئەمەش پاژەوەی ئوستورالیەکان توانیان ساڵی ڕابردوو ببنە پاڵەوانی جامینەتەوەکانی ئاسیا لە نێو خاکەکەی خۆیاندا. کۆتا هەڵبژاردەی ئەم پاڵەوانێتی و ئەم گروپەش هەڵبژاردەی کامیرۆنە کە وەک دوامین هەڵبژاردە گەشتنی بە جامی کیشوەرەکان مسۆگەر کرد. ئەمەش بۆی درەنگ بەڕێوەچوونی پاڵەوانێتی جامینەتەوەکانی ئەفریقا کە تێیدا کامیرۆن توانی بێتە پاڵەوان پاژەوەی لە یاری کۆتاییدا و لە کۆتا خولەکی یارەکەدا توانی لەسەر حسابی میسر بگاتە پاڵەوانتی جامی کیشوەرەکان و وەکو نوێنەری کیشوەری ڕەش بەشداری لە دێمین جامی کیشوەرەکانیە بکات. دانەرجان لە کۆمەڵی یەکەمەوە گەردەست پێ بکەین رووسیا، نیوزیلەندا، پرتوگال، مەکسیک. من حەز دەکەم ئەوەی پێویست بێ کە باز بکرێ ڕواناگەم پێویست بکە شتێ لەسەر نیوزیلەندا بڵین لەبەرەوەی ئەمە شتێکی ئاشکرا و ئەنجام و شتێکی ڕوونە پێویست ناکا کاتی بەرنامەکەشی پێوە بگرین. بەڵام ئەوەی بوترێت رووسیا وەک میواندارێک پێ دوایە تا چۆنت ینی رووسیا وەکو ڕکابەرێ باسەکرێت کە بتوانێت ئەم بلیتە ئەم گروپە بپڕێ لەگەڵەوەی زۆرینەی پێشبینەکان لەم گروپە لە بەرژەوەندی مەکسیک و پرتوگال. بەڵێ خۆی پێش چوونە لای راپۆرتەکە تۆزێ قسەمان لەسەر رووسیا کرد و بەو شێوازش کە بەڕێز باسی لێواکەی بە شێوازی دانانەکەی فیفا ئەڕۆی بەڕێوە چکاگەر تۆ باز لە ڕیزبەندی هەڵبژاردەکان بکەی ئەبێ باسی مەکسیک بکەین لەبەرەوەی لە نێوەم هەڵبژاردەیە تاکە هەڵبژاردەیە کە نازناوی جامی کیشوەرەکانی مەکسیکە ئەنجا دوایەوە بێ باسی ئەڵمانیا بکەی بۆ لەبەرەوەی ئەڵمانیا پاڵەوانی گیانە ئەنجا دوایەوە باسی هەڵبژاردەی رووسیا ئەەکەی کە سێمە دوایە و چیلی و ئەنجا پرتوگال و ئەنجا هەڵبژاردەکانی تر. بەڵام بۆ شێوەی کە بەڕێز باسیەکەی ئەبێ ئێمەش لەگەڵ ویستەکەی فیفاە بڕۆین چکە دوای فیفاە هەمومان لە مۆندیالی شاکۆ کاتەوە سەبارەت بە وڵاتی ڕێخەری پاڵەوانێتێکە رووسیا کە میراتگیری یەکێتی سۆڤیەتی جارانەوە تا CCCP ئەو هەڵبژاردەیە گەورەیە نییە کە لە ئەوروپایە هەبوو. ئەو هەڵبژاردەیە نییە کە سەردەمانێک پاڵەوانی ئەوروپا بوو خاوەنی لیڤیاشین بوو دواتریش داسەیەف و کۆمەڵێ یاریزانی مەزن کە لە مێژووی ئەوروپا ناوی خۆیان بە زیێڕینی تۆمار کرد. رووسیای نوێ هەڵبژاردەیەکە بە بەردەوامی گەریدایە ئەگەڕێ بە دوای خۆی ئەگەڕێ بە دوای ناسنامەیەکە بۆ خۆی ئەوێت خۆی بخاتەوە نێو گەورەکانی ئەڵمانی ئەوروپا بەڵام ناتوانێت لەگەڵ ئەڵمانیا لەگەڵ ئیتالیا لەگەڵ فەڕەنسا لەگەڵ تەنانەت لەگەڵ ئینگلتەراش ئەو قورسایەتی هەبێ. تاکە هەڵبژاردەیەکی رووسیا کە کاریگەری هەبوو کە مەزن بوو کە چاوەڕێی لی ئەکرا شتێک کات هەڵبژاردەی رووسیای ساڵی 2010 بوو کە لێرۆی 2010 ئاستێکی مەزنی پێشکەش کرد ئاشاڤین و چێفشینکۆ و دنەک چێفچینکۆی رووسیا ئۆکرانیا چێرچێف و ئەو کۆمەڵە یاریزانە کە داستانی شێرکۆف و کە داستانێکی مەزنیان بەرامبەر یەکێک لە مەزنترین هەڵبژاردەکانی ئەوروپا لەو کاتەیە تۆمار کرد کە هۆڵەندا بوو کە هۆڵەندایان بۆ شێوازە ئابروبەرانەیە بردە دەرەوە.
لە پاڵەوانێتێکە دوایی بینیمان بۆ شێوازە بەرامبەر هەڵبژاردەی ئیسپانیا تووشی دۆڕاناتن چاوەڕێکرا هەڵبژاردە جارێکتر هەستێتەوە ئەم هەڵبژاردەیە شتی گەورە پێشکەشکە بۆیە هاتن کۆمەڵی ڕایەنەری گەورە و مەزنی گیانیان تاقی کردەوە کە لەسەر و هەمویانەوە بێگومان فابیۆ کاپێلۆ بوو بەڵام جارێکتر ئەم هەڵبژاردەیە نەیتوانین نە لە پاڵاوتنەکانی یۆرۆم نە لە مۆندیالانە دواتریش کاتێک کە هاتە سەرەوەی تر میوانداری مۆندیالکە ناسنامەیەکی ڕوون و ئاشکراینەوە بۆیە تاکو ئێستاژ ئەم هەڵبژاردەیە بە دوای خۆیان گەڕێ ئەوێ مێژوێ بۆ خۆی دروستکاتەوە من پێم وایە ئەمە باشترین هەر لەم پاڵەوانێتیە کە رووسیا هەوڵبات شتێکی باشتر پێشکەشکا لەوەی کە لە پێشوە هەبووە زۆر باشە خۆشەویستان لە پاش باسکردن رووسیا وەکو دەزانن هەڵبژاردی نیوزیلەنداژێکی ترە لە هەڵبژاردەکان بەڵام نیوزیلەندا وەکو پاڵاوانی ئۆقیانوسیا لە راپۆرتەکەش ئاماژەی پێکراوە هەڵبژاردەیەکە کە چاوەڕێەوەی لێ ناکرێ ئەنجامێکی ئەوتۆ دەستەوە بکات بەڵام مادام وایە بە پێی ڕیزبەندەکەی فیفای تۆ بڕۆین من جارێ باسی پرتوگال هەڵەگرم بۆ ئەخیر بە هەروە بڕۆین بە پێی دەوەی لە کۆمەڵەکانە پرتوگالی پاڵەوانی یۆرۆ بەشداری جامیکی شۆرەکانی کردووە بەڵام پرتوگال بەو عەقڵیەتە بەرازیلی کە تۆ باسی دەکرد بەو عەقڵیەتە بەشداری کرد لەبەروی تەواوی پێگاتەی هێناوە بەڵێ پێم وایە ئەمە چانسێکی زۆر گەورەیە بۆ پرتوگال بەشداریکردنی ئەم هەڵبژاردەیە لەم پاڵەوانێتیە پرتوگال بمانەوێت و نەمانەوێت بە گاڵتەجاری بێ بە پێکەنین بێ بە هەر شتێ بێ بە وێنەی ئیتاڵیای هەشتا کە بە 3 یەکسان بوون دواتر مۆندیالی بەدەزێنا پرتوگالیش توانی ببێتە پاڵەوانی یۆرۆی تر باز لە هیچ ناکرێت تەنهاوە نەبێت کە پرتوگال پاڵەوانی یۆرۆی و لە ناو خاکی فەڕەنسا لەسەر حسابی گریزمان و هاوڕەکانی توانی بێتە پاڵەوان ئەم پرتوگالەی ئێستا ئامادەترە کاک محەممەد ئەشێت ئەم پرتوگالە زۆر باشتر بێت لەوەی یۆرۆ لەبەرەوەی ئێستا کریستیان ڕۆناالدۆ پێکانینی ئێستا کریستیان ڕۆناالدۆ شێواز یاریکردنی گۆڕاوە ئێستا عقلەتی بردنەوە چکە کاتێکە هەڵبژاردێ فێری بردنەوە ئەبێت بۆ عقلەتە ئەڕوا کاتێککە تووشی نشستی و دۆڕانە بێ و نشستی دۆڕانە زۆر قورسە بێ و بە بەردەوامی لەگەڵایەتی زۆریوێت تا ڕایەنەرێ بتوانم عقلەتە لە ناخی یاریزانەکانیان دەێن پرتوگال ئێسایچێکە لە بەلای منەوە دوای شیلی دووەم پاڵێوراوە بۆ بردنەوەی جامی کشوەرەکان ئەجا دوای ئەمان ئەڵمانیا کە پاڵەوانی گیانی شۆ هەمووشمان زین ئەڵمانیا چ قوتابخانەیەکی تۆ پێ بۆیە من پێم وایە پورتوگال چانسی بردنەوەی جامی کشوەرەکانی زۆرە بۆ دووەم بێ لەبەر یەکەم لەبەرەوەی ئێسش تۆ باسی لەوە کرا هەڵبژاردە ئەوروپیەکان باڵا دەستن هاویستمەوە باسکەم ئێستا پاڵەوانێتێکە لە ناو کیشوەری ئەوروپایە وەوە بینین لە مۆندیال 2006 هەر ئەوروپیەکان مۆندیالە بەناوەندە لاوانەکانی ژەر ئەوروپایی بێگومان هەڵبژاردەکانی ئەمریکای لاتین هەموو کەوتون لە بەردەمی هەڵبژاردە ئەوروپیەکان بەڵام تاکە شتێکە وا لە منەکە بڵێم چیلی جیاوازە دوو هۆکارە یەکەمیان ئەم پێگاتەیە هەمویان بە مناڵی هەمویان بە مناڵێکی منسەجیم هاتن گەورەترین مامۆستای تۆپی پێ دروستی کردن کە مارشیلۆ پێلسایە قوتابخانەی پێلسا واز لە ئەرجنتین هەیە قوتابخانەی پێلسا قوتابخانەی تۆپیەیە کە زۆرێک لە ڕایەنەرە جیهانەکان ئەگەڕێنەوە سەری زۆر سوودی لێبینن ئەمنەوەیە پێلسا دروستی کردن دوای ئەوە ڕاهێنەرە ئەرجنتینیەکان هاتن بە دوای یەکەم هەڵبژاردەیان کردە پاڵەوانی ئەمریکای لاتین لە 2015 و لە 2016 هەردوو جارەکەش لە حسابی یەکێک لە ناسنامەکانی تۆپیەکات بژاردەی ئەرجنتینە چکە کەس ناتوانێت لەو کاکە ئەرجنتین سەرڕایەوەی دوو مۆندیالیشیە بەڵام یەکێکە لە هەڵبژاردە مەزنەکانی مێژووی تۆپیە و بیریشمان نەچێ ئەرجنتینە 3 ساڵ لەسەرێک لە 3 یاری کۆتایە بوو 2014 2015 2016 شیلی توانی لە ناو کیشوەری ئەمریکای لاتینە بەم پێگاتەوە خۆی بەسەر ئەرجنتینیش و بەرازیلیش و ئۆرەگوای و هەمووانی کەشا بسەپێنێ و هەڵبژاردەیەکەوە و شێوازی یاریکردنی شیلیش کە ئەیبینین لە پاڵەوانتەکان زۆر جیازە زۆر خۆشیاریەکان هەموو یاریزانەکان بەیەکەوە هاوتان تۆپی ئێستا کاک محەممەد پێویستی بەم شێوازی یاریکردنێ هەڵبژاردەیەکی یەکگرت و یاریزانەکان هەمویان جۆکەر بن ئەو بیرەی وەگوتم ئەو شێوازی یاریکردنەی کە پێلسا لە شێوازی کرۆیڤیەوە وەریگرت کە لە شێوازی قوتابخانەی هۆڵندیەوە وەریگرت و لەگەڵ شیلیا جێبەجێ کرد یاریزانەکان هەمووی جۆکەرن بینیشمان گواردیۆلاش بامان شێوە سوودی لەم شێوازی قوتابخانەیە بینی ئێستا کە منەڵم پرتوگال لە پلەی دووەمە لای من لە دوای شیلەوە بۆ ئەوەیە گەڕانەوە دانا بیرمان نەچێ پرتوگال ئێستا زۆر بەهێزترە
پرتوگال بەڕێبەرایەتی کریستیان ڕۆناڵدۆ لە ناوچەی سزا نەک لە دەرەوەی ناوچەی سزا زۆر جیاوازە بێ و کۆمەڵی یاریزانی ناوازە لە پشت کریستیان ڕۆناڵدۆن کۆمەڵی یاریزانی لاو لەگەڵ کریستیان ڕۆناڵدۆیان کە هاوکاری ئەم کوڕاکەن تەنها تۆپی بگەێنێ گۆڵە بۆ کاتەواتە پرتوگالی ئێستا زۆر ئامادەیە زۆر باشترە زۆر تۆکمەترە و کۆمەڵەکەشی پێم وایە بە مەکسیکیشەوە ئەبێ بکرێنە دوای کریستیان و دوای هەڵبژاردەکەی کریستیان واتە پرتوگال سەربانەری پرتوگال کۆمەڵی یەکەمتر بێ سانتۆز هیچ شتێکی ئەو توی نەکرد تەنها هات فێڵێکی بەکارێنا لە تۆپی پێ زۆرترین یاریزانە لە نێوەن دیاریگای خۆت و لە ناوچەی سزای خۆتا بێ کەمترین یاریزانە لە پێشەوە بێ ئەم فێڵە سکۆلاریش لە 2002 بەکارێنە بە بەردەوامی هەژ یاریزانی بەرازیل لە ناوچەی خۆیان و لە ناوچەی نێوەن دیاریگای خۆیانە بوون تۆ بەهاتە لای ڕۆناڵدینۆ فێڵ و گاڵەی خۆیە کرد بە یاریزانەکان بە شێوازە ئەکرۆپاتەکەی خۆی تۆپیای ڕیڤالدۆ بەو شێوازە پڕجادووی خۆی کە تۆپی دروستە کرد ئەیا بە ڕۆناڵدۆی کرد بە گۆڵا مۆندیالیان بردەوە بەم شێوەیە پرتوگالیش لە 2016 بەم شێوەیە یۆرۆی بردەوە زۆرترین یاریزان لە ناوچەی خۆتا بێ کەمترین یاریزانە لە بۆ ضروریات پشیدە پێش بەس بۆ پێویستی لە پاڵەوان بە درێژای پاڵەوانێتێکە تقریباندانە ئێستا باوی ئەوە هاتوویانی ئێستا تقریبان تۆپی پێ ئەوە نەمەوە سەیتەرەبکەی بە سەریارێ ئەو ماوە نەتیجە بێ تۆپیانێمە بۆ بە ئامان جێمولان وایە بێگومان وایە وەش بینی ینی ئەو شێوازی تیکی تاکایی کە گواردیۆلا لەگەڵ بەرشلۆنا پێشکەشی کرد ئێستا کوا و شێوازە نەماوە و هەر دوورمەڕۆ لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا کە ماوەیە لەمەوە پێش لە نێوان ڕیال و یوڤیا بەڕێوە چوو یوڤی زۆر باڵا دەست بوو بەسەر ڕیاڵا بەڵام تایمی دووەم سێزۆ هەموو شتەکانی هەڵکێڕایەوە تەنها ئەوە بوو ناوچەی نێوەن دیاریگای لە یوڤی کردەوە و ناوچەکەی گەورە کرد یاریزانان یوڤی هەمووی لە بەریەک هەڵوەشان بۆیە شێوازی یاریکردن زۆر گۆڕا و ڕاهێنەرانیش زۆر ژیرانە مامەڵاکەن بەڵام بیرمان نەچێت کاک محەممەد هەرم سکۆلاریە بوو کە لە 2002 مۆندیالی بۆ بەرازیل بۆ شێوازە بەکارێنە هەرۆ سکۆلاریەش بوو لە 2004 لەگەڵ پرتوگالە لە ناو پرتوگالە بە ژمارەیەک یاریزانی مەزنەوە کە ڕۆی کۆشتا و نۆنۆ گۆمێژ و لویس فیگۆ و کۆمەڵی یاریزانی هاوڕێیانیان لەگەڵا بوو کە پاڵەوانی ئەوروپا بوون لەسەر ئاسیلاوان هەرم هەڵبژاردەیە بوو نەیتوانین لە ناو خاکی خۆیان لە یەک تۆپی یۆنان بەرێتەوە کە یۆنان فەڕەنساشی بۆ شوێ کردە دەرەوە یاری یەکەمیش هەروە لە پرتوگالی بردەوە واتە ئەم شێوازانە ئەنتیان بۆ دروستە بێت چۆن ئەنتی تیکی تاکە دروست بۆم شێوازانش ئەگەر هاتوو سانتۆس ئەوەم قسەی من لەم بەرنامەی تۆوایکەم ئەگەر هاتوو سانتۆس ئەم پاڵەوانێتی بەدەستێنا ئەوە هەڵبژاردەی پرتوگال ئەبێتە یەکێ لە هەڵبژاردە تۆپەکانی کیشوەری ئەوروپا واتە مێژووی تۆپی پێی پرتوگال ئیتر دروستە بێ نەک ئیزۆبیۆی 66 کە لە جامی جیانیە چی ناکات بەڵام دواتر ئەچێتە دەرەوە نەک فیگۆ و هاوڕێکانیان وەمانە کە هیچیان بۆ نەکرا بەڵام پرتوگال چۆ یاری کۆتایی یۆرۆوە و من ئێستا ژێڵێمەوە کاتە ژوتم ئەگەر کریستیان ڕۆناڵدۆی تیا بمایە و یاریە پرتوگال بە فەڕەنسا دۆڕە بەڵام پرتوگال بەبێ کریستیان ئەوە غەیبە یعنی تۆ ئێستا من ڕۆناڵدۆ بەشداری یاری نەکرێتوان لەم ڕۆناڵدۆی تیا وایە پێنجوی جیان توانم لەم ڕۆناڵدۆی تیا وایە ئەدۆڕ من ئەو کاتە ژوتم کاک محەممەد هەر لە شەوی یارێکە شات مەگەر کریستیان نەچواتە دەرەوە پرتوگال لە دۆڕاوتیان بۆتم لەبەرەوەی ئەم کوڕە هەموو تۆپەکانی ئەم هەڵبژاردێ بۆ بەڵام درێخی لێ نەکردنەوە لەو پاڵانتیە درێخی لێ نەکردنی زۆر گرنگی بۆ کردن و پەنالتیکیشی لە دەستاکە لە دەستینە لەوە بە خێر و بەرەکەت بەخسەم لە چییە لە ئێستاە لە ئێستا شتەکە جیازە پرتوگال خاوەنی کریستیان ڕۆناڵدۆیە بەڵام خاوەنی کۆمەڵە یاریزانی زۆر باشیشن و هەمووشیان وەکو پێگاتە یاریەکە من بۆی وتم ئەم لەم پاڵانتیە ئەندریا سێلڤە بێگومان کە ئێوە مەخسەم لە چیە کاک محەممەد پرتوگال ئێستا ئامادەترە پرتوگال ئێستا هەنگاو ئەنێت بۆ ئەوەی بچێتە ڕیزی گەورەکانی ئەوروپا و ناوی بچێتە ڕیزی گەورەکان چکە بڵیت و نەڵێ هەمومان نەزانین ئەوروپا خاوەنی 3-4 هێزی گەورەی تۆپی پێە ئیتالیا ئەڵمانیا و فەڕەنسا جاروبار دەرەکەوێت و دەرناکەوێت چکە هەڵبژاردەیەکی شەرمنە هەڵبژاردەی هۆڵەندا کە پاشای بێتاجی ئەوروپا و جیانە بەڵام سەیەکەی هۆڵەندا
تەفنیشیش بووە کەچی هەرناوێکی گەورەیە ئیسپانیا دروست بوو بەڵام ئیسپانیاش ئەو ناوە گەورەیە بەڵام پرتوگال لە ئێستا ئەتوانێت ئەوە بک بۆ لەبەرەوەی پرتوگال خاوەنی شێوازی لاتینیە ئەوان تۆپی پێ و یاری جنگیان بردە ناو بەرازیلەکانەوە و تۆپی پیان بۆ بردن هەروانیشن لە کیشوەری ئەوروپایان بە شێوازی تەکتیک و پلانی ئەوروپی ئەتوان یاریکە کەواتە پرتوگال تێکەڵەیەکە لە بۆتەیەکە ئەم پێگاتەیە دروست بووە بۆیە ئەڵێم کریستیان ڕۆناالدۆ تەمەنی هەڵکشاو بەڵام لە ئێستا توانێت گەورەترین مێژوو بۆ خۆشی بۆ هەڵبژاردی وڵاتەکەشی دروستکە ئەوەیە کە پرتوگال کاتە ناوێکی گەورە هاوشان لەگەڵ ئیتالیا و ئەڵمانیا و هەڵبژاردەکانی تری ئەوروپا بۆ ئەوەی بۆ داهاتوش پرتوگال هەرو ژمارە گەورەیە بێ کە هەمومانەزانانی مەکسیک لەم گروپەدا مەکسیکە پاڵەوانی کۆنکاکافە بەست پێم وانە ینی مەکسیکی ڕابردووی من بیرم بێ ینی لە مێژوو یاریکردنی مەکسیک کە لە مۆندیالینەوە هەشتەوە کە من ینی لە نزیکەوە باڵبژاردی مەکسیک ئاژناوێتم لە هەرنانێزەوە لە کامبۆسی گۆڵچی و لە بلانکۆ و یعنی کۆمەڵە یاریزانی پۆلگێتی و کۆمەڵ یاریزانی تاریخی ڕافایل مارکێز ینی کۆمەڵ یاریزانی تاریخیە بوون لە مەکسیکا دروست بوون کە بەڕاستی مەکسیک گەشێک بوو لە هەڵبژاردە بێزەکان لەگەڵی ناگەیشتان جام لە بەرەوەی مەکسیک دایمەن لە قۆناغەکانی کە سەرەکەوت بەرتیپی بەهێز دەکە ینی بەریەکێک لە بەرێسترین ڕکەبەرەکانەکەوت و دواتر شکستیە خوارد ینی 9 ئەڵمانیا کردە دەرەوە کە لە کاتێکا مەکسیک زۆر نزیک بوو هەر نزیکیش بوو لە بردنەوە هەنی ئەڵمانیا بە شێکی دراماتیکی یارێکی لێ بردەوە 2002 ینی 2002 کرایە دەرەوە 2002 بەو گۆڵە بوو کە بەرامبەر ئەمریکا بوو پێمە بێ ینی لە قۆناغی شانزە ماڵاوی کە شێوکی سەرسوور هێنەر بۆ میش بەس بیرمان نەچێت کاک محەممەد لە ئێستا هەڵبژاردەی مەکسیک زۆر گۆڕاوە و هەڵبژاردەی مەکسیک خاوەنی کۆمەڵە یاریزانی گەنجە و هەڵبژاردەی مەکسیک ئەو یاریزانە گەنجانەی هەمویان لە تەمەنی زۆر مناڵەوە ڤێلایە دۆسانتۆسە سوودی لەو پاڵاوانتی ناشینە وەرگرتووە کە زۆر 2012 بیرمان نەچێرم پێگاتەیە بوو کە توانی مەدالیای زێری ئۆلۆمپیاد لە حسابی بەرازیل با دەست بێنێ من هەمیشە مەکسیک بەیەکێک لە هەڵبژاردە بێزەکان و قورسەکانی پاڵەوانیتەکان هەژمارەکەم بەڵام دواتر غەڵەتێکی غەڵەتێکی بچووکەکەن ینی ئەو مەکسیکەی کە بەرامبەر بەرازیل بوو بە بەرد ئۆچووە تەنها بە تەنها هەر خۆی بەرازیلی شێت کرد لە مۆندیالە دوای بینیمان بە شێوەیە کراتەوە هەنی ئەمەیە مەکسیک یەکێکە بە بەردەوامی لەو هەڵبژاردانی کە بە قورسی دەرەکە شێوازی یاریکردنیان خۆشە من یەکێک لەوانەیە کە زۆر چێژ لە شێوازی یاریکردنیانە بێ و لەم چەند ساڵەی دواییشە بە تەواوەتی توانیان کۆنتترۆلی ئەمریکای باکوور و کۆنکاکاف بکەن تا کارگەشتەوە کلینزمان کەوازی لە هەڵبژاردەی ئەمریکایانە وتی تاکە کێشەیەکی تۆپی پێی ئەمریکا لە ئێستا ئەوەیە مەکسیکێ دەنا ئەمریکا گەشتۆتە ئاستی هەڵبژاردە جیانەکان لە تۆپیا بەڵام بوونی مەکسیک کێشەی گەوری بۆ ئێمە دروست کردو چکە بە بەردەوامی لە جامی ئاڵتونیات بە بەردەوامی لێباتەوە و گۆڵی زۆریشی لەسەر تۆمارەکە بۆیە مەکسیک من پێم وایە یەکێکە لەو هەڵبژاردانی کە بە بەردەوامیە بێ لە نەوچە بەرشەکەیادایانێ بەڵام لە ئێستاە بەم شێوازەی کە ئێمە باسمان کردو لە ڕیزمەندیم گروپیان من پێم وایە بێ پرتوگال لە لوتکەیادانین مەکسیک لە دووەمادانین سەرڕاوی مەکسیک جامێکی کیشۆرەکانی شەیە ئەزمموی هەیە بەڵام پرتوگال لە پێشەوە بۆ ئەوەی کەبەرێت دروستکە رووسیا بێ ڕکەبەری بلیتی دوکە تا ڕادێگەیشت بە حکم پاڵپشتی هەندەران و بێگومان بەڵامقلێتی هەندەرانی جگە لە شەڕەنگێزی ئەوە نەبێت هەندانی تۆپی پێ بتوانێت رووسیا وڵاتێکی گەورەیە و هەندێکی زۆری تۆپ پێشێ بەڵام شێوازی هەندانەکان بەو شێوەیە بەو شێوێ نیە زۆر باشە بچینە سەر هەڵبژاردەکانی تر پێم وا بێت چیلی باسمان لێوە کرد ینی ئەوی بوتی ئێستا لەم کۆمەڵای باسیکەین حەزەکەم ئێستا باسی ئەڵمانیا بکەین تا دوور نزیکی شتێکمان لەسەر ئەڵمانیا وتەوەی ماوەتەوە بوتێت لەسەر ئەڵمانیا ئەوە ماوەتەوە بوتێت کە بۆچی ئەڵمانیا لەم پاڵەوانێتیە بەم پێگاتەوە بەشداری کردو لەبەرەوەی کاک محەممەدار بچینە نێو شێوازی ژیانی ئەڵمانەوە لە کاتێکە هەموو جیان تووشی قەیران بۆ ئابووری وڵاتی ئەڵمانیا لە 16 بەرز بوو لە کاتێکە چین دەسەڵاتی ئابووری بەسەر هەموو جیانە گرتووە تاکە وڵاتێکە لە هەموو جیانە چین پێی ناوێرێت لەلانی ئابووری و ئەڵمانە کاتێکە باز لە ئەڵمانەکە بێ باسی مارسیدیس و بیێم و کۆمەڵێ سیارەی مەزنکەی کە و لەگەڵ ئەمانیشا کۆمەڵی ئامێری مەزن کە پێشکەش بە جیانی کردووەکە سەر لێ سوورمێ کاتێ لە یوتوب بۆ سێرەکەی باسی کۆمەڵی شتەکەی کە ئێستا بۆ بە ئاسانکاریش پێدانی تەرد و ڕەفزە بە کوردەکانی خۆمان کە سپاس بخوا براکم تازە هاتەوە لە ئەڵمانیا و خۆی و ژن و ماڵ و بلاڵی کاک محەممەد هەر لە بچووکترین شتەوە بیکرە چەوی
ئەوەی کێکی کە بەدیار کۆتایی بە کۆمەڵە شتێ ناکە من خۆم کوڕی ئاسنگەرم و کۆنە ئاسنگەری نوانە کۆمەڵە شتی کۆتایی پێ ناچەوی ئەمە ئەڵمان دروستی کرد. ئەڵمانیا بە بەردەوامی لە تاقیکردنەوەیان کاک محەممەد ئەڵمانیا بە بەردەوامی تاقیکردنەوەکەن ئەڵمانیا لە مۆندیالەکانیشە لە خراپترین کاتیا 2002 بوو گەشت یاری کۆتایی کە بە پاشخۆی پاڵاوت نەکات سەرکەوت گەشت یاری کۆتایی ئەڵمانیا بە بەردەوامی تاقیکردنەوەکە من وتیشم بۆ ئەوەنە جوێنان بەم پاڵاوانتیە لەبەرەوەی لۆ بیر لە ئەڵمانیای 2026 کاتەوە بیر لە ئەڵمانیای 2010 ناکاتەوە بەتەنیا ئەزایە هەڵبژاردەیەت کێیە یەک نمونەی بچووکە پێڵم بەرازیل کە مەدالەیە زێری ئۆلۆمپیاتی لەسەر حسابی ئەڵمانیا بەدەستێنا کە بە پەنارتیاتیش بوو لە یاری ئاسایانەوە خولەک یەکسان بوون کە مەدالەی زێری لەسەر حسابی ئەڵمانیا بەدەستێنا بۆ یەکەم جار لە مێژوویە ئەو پێگاتەی بەرازیل لەسان پێگاتەیە کە بەشداری مۆندیال و هەموو شتێکی پێکرێت بەرازیل ئەمەی هەیە بۆ جامی کۆپا ئەمریکای 2009 کە خۆی میوانداریەکە ئەم پێگاتەیە بەکارێنێ بەرازیل باشە بەس کاکە ئەڵمانیا دەو پێگاتەی ئۆلۆمپیاد بەس گنابریە بینی لەم پێگاتەیە یاری بکە ئەمە پێگاتەی سێمیش نییە پێگاتەی چوارەمە ئەو گوتم لە جامی کشوەرەکانی نەوە حوتی شامان شتیان کرد بەڵام ئەو کاتە عقلیەتەکە زۆر جیاز بێتی ناوانەی تیاتی ناوی باش تۆ بڵیتونەڵی دەم یاریزانانە لە بۆندزلیگای ناویان هەیە لە چەند دیارێکی هەڵبژاردەکەیە بەشداریان کردووە ئەوە لەیانە گەورەکان تۆ ئێنریجان هەیە کە لەگەڵ لیڤەپوڵە یاریەکە بەڵام ئەم یاریزانە جوانترین گۆڵی وەرزی بەڵام ئەم یاریزانە بە هێندی یاریزانی کێکو ژۆسواکیمیچ یاری نەکردووە لە هەڵبژاردەی ئەڵمانیا بینیمان لە یۆرۆی 2016 کیمیچ یاری کرد کاکە شوێنی فلیپ لامی مەزنە کە هیچێکە لە مەزنترین یاریزانەکانی تاک لەسەر ئاستی مێژووی تۆپێ تێلشتیگنمانەیە تراپانەیە برانتمانەیە ئەمانە یاریان کردووە کۆمەڵی یاریزان یاریان کردووە بەڵام وەکو بڵێ هەڵبژاردەی یەکەمی ئەڵمانیا من بە تۆڵم هەڵبژاردەی یەکەمی ئەڵمانیا بەهاتایە بە تۆنی کروز و شێتە و تۆماس مۆلەر جەماعەتەوە ئەو جەماعەتی کە بەڕاستی باس نابێگومان ئەڵمانیا چیە کرد لەم پاڵەوانێتیە بەڵام لە مۆندیال کاراسانیشی لەبەردەمان پاڵەوانێتی ینی هەڵبژاردەیە یا بەشداریەکە زۆر ئاسانە ینی بڵێ باش کاک محەممەد ئەگەرەوە هەڵبژاردە زەبەلا حەباتە بۆ مۆندیال 2010 بازەکەی نایە ئەگەر پێوەری بەرازیل بینەوە بە بێگومان بە بەڵام ێستا لۆف چی لەبەردەستایە لۆف زیاد لە 48 یاریزانی لەبەردەستایە بۆ مۆندیال 2010 بە دڵی خۆی باشترینەکانیان لێ هەڵە بشێت سەیری هێڵی نێوەندی ئەڵمانیاکە ئەگەرەوە ڕۆیسیش چاک بێتەوە و گەندۆگانیش چاک بێتەوە چی هەن لێ بکە هەموو پاڵاوانێتی ئەمێمە باسی بکەین ڕۆیسی و گۆندۆگان چابنەوە ئەوەی من ئەزام دوانە لە تۆ بیان هەموو پاڵاندیە بێ باسی بکەین ڕۆیسی و گۆندۆگان چاب بێگومان بەڵام لەسەرۆمانی شو کۆمەڵی یاریزانی زۆری هەیە لە هێڵی نێوەندا کە کێشێنە هێڵی بەرگری هێکتۆری هێناوە هێکتۆری یەکێ بوو لە باشترین یاریزانەکانی دەکە لە یۆروی 2016 ئەڵمانیا بەشداری پێکرد لە مۆندیالیشە موستافی جا بیریشمان نەچێت لەسەر و هەموو ئەم یاریزانانەوە یەکێک لە باشترین یاریزانەکانی جیانی تۆ پێ لە ئێستاە کە یاریزانێکی جۆکەرە تەمەنی تەنها 23 ساڵە یۆلیان دراکسلەرە کە کاپنی هەڵبژاردەکات کەواتە ئەڵمانیا ڕاستە بە هەڵبژاردەیەکی گەنج و مناڵ و لاوە هاتووە بەڵام باش نهاتوە کە لە قۆناغی یەکەما بکرێتە دەرەوە زۆر باشە توانین بڵێمە کوی باسی شکر ئەڵمانیا پاڵێرای سێم بێ شتی تاوامان لەسەر شیلیوت ئەوەی باسکرێ ئوسترالیا و کامرۆن لەبەری کاتی بەرنامەکەم زۆر لە تاوانی بەرەو تاوابوونە ڕۆ حەزمەکرد میسر سەرکەوێ خۆم هەندەری میسرم لە سەراستی ئەفریقا زۆریش حەزمە کرد ئەسام حەزاری بەس پێ دوایە کامرۆن و ئوسترالیا بتوانن شتێ بکەن لەم پاڵەوانتیە بەتایبەتی ئوسترالیاش کە بووە بە پاڵەوانی ئاسیا ئەمجاریان لە ڕێگەی میوانداریکردنی پاڵەوانتیەکە بوو لە ساحەی خۆیان بێگومان یەک پێی فەڵێم لەسەر ئوسترالیا چکامە چەندین جارم پرسیار لە من کراوە ئەم زانیاریە زۆر گرنگە بۆ تۆپی پێکە باسیکەین کاتی خۆی پرسیاریان لە سەرۆکێکی تۆپی تاجیکستان کرد تیان ئێوە بۆ قورتان کرد بەسەر خۆتانە چوونە ئەوروپا ئێوازان لە ئەوروپا ڕۆبەڕووی چیە بنەوەتی ئاسان ڕۆبەڕووی ئەڵمانیا فەڕەنسا ئیتالیا ئەنگلتەرا هۆڵەندا ئەم وڵاتانە بینەوە
وتیان ئەمە قورس نییە بۆیە وتی با هەتا 10 ساڵیکە 5 لێمان بەرنەوە 6 لێمان بەرنەوە 4 لێمان بەرنەوە 32 لێمان بەرنەوە دوای 33 یەکسانە بین لەگەڵان دوای لەوانەیە 4 لیان بەرینەوە بۆ لەبەرەوە ئێمە وردەوردە ئەزمونیان لێوەرگین بەڵام وڵاتێکی وەکو ئۆزبەکستان وتی وڵاتێکی وەکو ئوسترالیا وتی خۆیان خستۆتە قارەی کشوەری ئاسیا لەگەڵ شیاریەکەن لەگەڵ سەعودیە و قەتەر هەر ڕێکوایوت ئێران و عێراق و سووریا و ئەمانە یاریەکەن چ سوودێکە بین تیا تا 10 ساڵیکە بێ بۆ خۆیان لەو بازنەیە بخولێنەوە مەگەر بەزەوە بێ کیانە بێتە پاڵەوانی ئاسیا بەشداری مۆندیال کاوتی دەنا چ سوودێکە بینن بەس ئێمە سوودەکە ئەوەیە کە چینە ناو ئەوروپا و لەگەڵ گەورەکان ئەوروپاریەکەن ڕۆژێ ئێمە شەبین بە یەکێک لە هەڵبژاردە بە هێزەکان ئەوروپا ئەمە جیاوازەکەی ئوسترالیا لەگەڵ هەڵبژاردەیەکی ئێستا هەڵبژاردەکان کۆرمینیا و مەقدۆنیامان لە دروستبوون لە دروستبوونان بەڵام ئوسترالیا چێکە هەر بۆ خۆی لە بازنەی جەماعەتی سعودیە و قەتەر و بەحرین و عێراق یەک گەر لەسەر کامیرۆن و تا کامیرۆن هەم هەڵبژاردەیە بەڕاستی زۆر گەنجە و ئەگەر ئەوەی لە 2000 لە ئۆلۆمپیاتا بەرامبەر بەرازیل کردیان کە بە 7 یاریزانەوە یاریزانێکیشان بە هەنەشە لە یاریە کرد بەڕێبەرایەتی ئیتۆ و سۆنگ و هاوڕەکانی توانیان مەدالیاکە لە بەرازیل بەرنەوە دوایی لە یاری کۆتایی جامی کشوەرەکانە بەرامبەر فەڕەنسا دۆڕان چکە پێشەوە بەرامبەر کۆلۆمبیا فۆیە یاریزانێکیان کۆچی دوایی کرد فۆیە دەرونیان تێک چووە تا فەڕەنسیەکانیش خۆیانە گریان کە جامەکەیان لەسەر ساویان بکەن دەزێنە ئەم هەڵبژاردەیە ون بوو بەڵام ئێستا ئەم هەڵبژاردەیە جارێکتر بە کۆمەڵی یاریزانی لەوە هاتوۆتەوە بەڵام کێشەی ئەوانی ژەزانی چییە؟ ئەڵمانیا و چیلی لەم گروپە نەک ئەڵمانیا و چیلی کاکە قەیرانی داراییە ئەوانی ژەڵی هەرێمی کوردستانە موچەیان وەرنەگرت و یاریزانەکە کە جامی کشوایی نیان بردو ئەفری قاچان بۆیە کێشەیە و ناشتوان لەگەڵ ئەو هەڵبژاردە زەبە لە حانەیە کۆمەڵەیە دارن ڕاستان ڕۆژنامەنووسی وەرزشی زۆر سپاس بۆ بەرنامە تایبەتە لە سەرجامی کیشوەرەکان ئایزانم بەرنامەیەم جاری دەروی یاریگاشم پێخۆش